سڵای خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم. لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین کە چۆن بۆ تاقیکردنەوەی دووەمی وەرزی دووهەم واتە تاقیکردنەوەی 60% خۆت ئامادە دەکەیت کە وەکو دیارە لەبەر ئەوەی تاقیکردنەوەی کۆتاییە خوێندکار زۆر دەترسێت بەتایبەتیش ئەگەر بێت و کاتی کەمتان لەبەردەمدا بێت و سعی زۆرتان هەبێت بەڵام ئەگەر بێت و بتوانێت تەکنیک و ڕۆتینەکانی خوێندن بۆ خۆت بدۆزیتەوە و پەیڕەویان بکەیت لە هەمان کاتدا ئەوا دەتوانیت بەرزترین نمرە بەدەست بهێنیت. ئێمە لێرەدا چەندین ڕێگا و شێوازی باشمان بۆ ئامادەکردوون بۆ چۆنەتی ساییکردن و بەدەستهێنانی نمرەی بەرز. بۆی ئەگەر ئێوەش خوێندکارن ئەوە تا کۆتایی ڤیدیۆ کابینەر بن. ئامادەکاری بۆ ساییکردن. ئامانجەکانت دەست نیشان بکە پێش ئەوەی دەست بە ساییکردن بکەیت. گرنگە بزانیت ئامانجەکانت چین. بۆ هەر تاقیکردنەوەیەک نمرەی ئامانجی ویستراوت دابنێ بیر لەوە بکەرەوە پێویستە چی بکەیت بۆ بەدەستهێنانی ئەو نمرەیە. ڕاستگۆ بە لەگەڵ خۆتدا بیر لەوە بکەرەوە کە تۆ بە درێژایی ساڵ چەندێک باش بوویت و هەوڵت داوە هەروەها سعی زۆرت کردووە بۆیە مەڵێ هیچین بیر نەماوە هەر شتێک دەزانیت لەسەر بابەتەکە. هەروەها با ئامانجەکەشت زۆر نزم نەبێت واتە کەمێک فشار لە خۆت و لە تواناکانت بکە بۆ ساییکردن بۆ بەدەستهێنانی ئەو نمرەی کە شایستەیت. پلانی خوێندن دابنێ واتە چەند ڕۆژت ماوە بۆ تاقیکردنەوەی کۆتایی بینوسە هاوکات وانەکانیشت بنووسە. لەو وانانەدا 3 بۆ 4 وانی قورس دیاری بکە. لەو کاتی پێتان دەدرێت بۆ ساییکردن سعی لە وانانەدا بکە. هەروەها پلانی ڕۆژانەشت هەبێت بزانە کە تۆ 24 کاتژمێرت هەیە چۆن بەڕێوەی دەبیت لانیکەم 6 کاتژمێر بۆ خەوتن دادەنیت و 6 کاتژمێر بۆ کاری خۆت و پاشان ئەوەی دەمێنێتەوە بریتێ لە 12 کاتژمێر. دواتر خۆتان بەپێی سعیەکانتان ئەو 12 کاتژمێرە دابەش دەکەن. بەڵام دانانی خشتا بەبێ جێبەجێکردنی تەنها کات بە فیرۆدان و هیچ سوودێکی نابێت بۆی وریابن لە کاتی دانانی خشتەدا جێبەجێشی بکەن. ئێستا دەست بە سعیکردن بکە واتە تۆ ئێستا سەیری ئەم ڤیدیۆی دەکەیت بەڵام لە پاش تەواوبوونی ئەم ڤیدیۆیە ڕاستەوخۆ دەست لە مۆبایلەکەت هەڵبگرە و بڕۆ سعیەکانت بکە چونکە ئەگەر بێت و ئێستا سعی نەکەیت ئەوە هەندانەکانت دواتر کەم دەبێتەوە پاشان دواتر دوای دەخێت بۆ ڕۆژی دوایی هەتا وای لێ دێت سعی زۆرت بەسەر داکەڵەکە دەبێت و تااقەتی سعیکردنت نابێت بۆیە باشتر وایە زووتر دەست بە سعیەکانت بکەیت. بەمەش ترس و سترێسیت کەم دەبێتەوە چونکە کاتی زیاترت لە بەردەمدایە بۆ سعیکردن فریای پێداچوونەوەش دەکەویت. هەموو ئەو پێداویستیانە کۆبکەرەوە کە پەیوەندی بە تاقیکردنەوەکەتەوە هەیە واتە هەموو ئەو تێبینی و کورتکراوە و کتێب و دەفتەر و هایلایت و هێڵکاری و تاقیکردنەوەی پێشووتر و کویزەکانی ڕۆژانەت و پرسیاری ساڵانی پێشووتر ئامادە بکە پێش سعیکردن. سەیریان بکە بزانە کامیان زۆر گرنگە تەنها ئەوانە سعی بکە با کاتت لێ نەڕوات لە چه پرسیارێک لە تاقیکردنەوەی پێشووتر هەڵت کردووە هەمان پرسیار شیکار بکەرەوە دوور نییە مامۆستاکەت هەمان پرسیار بهێنێتەوە. ئەگەر کورتکراوت نییە داوا لە هاوڕێکت بکە کە کورتکراوی خۆیت بداتێ ئەگەر هەیەی تا کاتی خۆت لە بابەتە ناگرنگەکان نەکوژیت. شوێنێکی ئارام بۆ خوێندن هەڵبژێرە. هەڵبژاردنی شوێنێکی گونجاو بۆ سعیکردن بە پێی خوێندکار دەگۆڕێت. خوێندکار هەیە حەز دەکات سعی لە ماڵەوە بکات هەندێکی تر حەز دەکەن سعی لە کتابخانەکان و هەندێکی دیکەش لە پارکەکان یاخود هەندێکی دیکە لەگەڵ هاوڕێکانیاندا سعی بکەن. بۆیە تۆش شێوازی خۆت بدۆزەرەوە کامیان زیاتر بۆ تۆ گونجاوە. هەروەها دەشتوانیت هەر 3-4 شوێنێکی کە باسمان کرد تۆش ڕۆژانە بەکاریان بهێنیت واتە ڕۆژێک سعی لە ماڵەوە بکە ڕۆژێک سعی لە پارک بکە بۆ شێوازە. سەردانی مامۆستاکەت بکە. زۆر جار کە پێش تاقیکردنەوە دەچیت بۆ لای مامۆستاکەت و داوای لێ دەکەیت کە پرسیارەکان ئاسان بهێنێتەوە. مامۆستاکەت ئەزانێت کە تۆ چەندێک قەلەقیت و دەترسیت بۆیە زۆر جار چەندین ئامۆژگاریتان پێشکەش دەکات تا هەم قەلەق نەبن هەمیش نمرەی باش بهێنن. بۆ نمونە لەوانەیە بڵێت زیاتر گرنگی بە بەشی 5 دەدەم یاخود بڵێ پرسیاری فکری زۆر ناهێنمەوە یانیش بڵێت پێناسەکان تەنها بەڕاست و هەڵە دەهێنمەوە. بۆی ئەمەش وا دەکات تۆ پێناسەکان وشە بە وشە لەبەر نەکەیت تەنها بیناسیتەوە. بۆی سەردانکردنی مامۆستاکەت لە قوتابخانە پێش تاقیکردنەوە زۆر گرنگە کاتی زۆرت بۆ دەگەڕێنێتەوە کە بزانیت چی زۆر گرنگە. گروپێک دروست بکەن بۆ سعیکردن لەگەڵ هاوڕەکانتاندا کە نزیکەی 5 بۆ 6 هاوڕێ بن هەریەکەتان لەوانەیەک زۆر باش بن گروپێ دروست بکەن بۆ ئەوەی یەکتر هان بدەن. هەروەها ئەگەر بۆ نمونە ئەگەر 5 خوێندکارتان کێشەتان لەوانی فیزیادا هەیە ئەوە خوێندکارێکی دیکە بۆ نمونە لە فیزیادا زۆر باشە ئامۆژگاریتان دەکات کەوا چۆن لە موانێدا سعی بکەن هەروەها داوای لێ بکەن هەموو کورتکراوەکانی بدات پێتان لەسەر ئەو وانەیە هەفتەی جارێک بۆ 2 جار کۆ ببنەوە یانیش ئەگەر ناکرێت ئەوە گروپ دابنن لە ڤایبەر و مەسنجەر.
یان سیر دەکەیت هەمووتان لە بابەتێکدا خراپن هەرکەسە و بە پێی تێگەشتنی خۆی کەمێک لە بابەتەکە شی دەکاتەوە بۆ ئەوانی دیکە بەمەش سیر دەکەیت هەرکەسە و بیرۆکیەکی لایە سەبارەت بە بابەتەکە بۆی هەمویان کۆ دەکەیتەوە و سیر دەکەیت دواتر بابەتەکە زۆر لە ئاسان دەبێت. خوێندن بە شێوەی کارە واتە چۆن؟ واتە خوێندن بۆ ماوەی 25 خولەک و پاشان 5 خولەک پشوتان. ئەمە ڕێگای یەکەم. ڕێگای دووەم بریتیە لەوەی بۆ ماوەی 50 خولەک سعی بکەیت و 10 خولەک پشوو بدەیت. کامیان بۆ تۆ گونجاوە ئەوەیان هەڵبژێرە. وەرگرتنی پشوو زۆر گرنگە تا مێشک زانیارەکان بباتە یادگەی درێژخایەن بۆیە هەرگیز مەڵێ با کاتژمێرە یاخود دوو کاتژمێر لەسەر یەک سعی بکەم دواتر پشوو وەردەگرم. بەمە بە خۆت نازانیت کە چۆن بە خێرایی وا دەکەیت مێشکت زانیارەکان لەبیر بکات. بەشە گەورەکان دابشکن بۆ بەشی بچووک. کاتێک سعی وانەیەکی زۆرت هەیە هەوڵ مەدە هەمووی بەیەک جار تەواو بکەیت واتە بەشی بکە هەر بەشە و بیکە بە بەشی بچووک تریش. واتە ئەگەر وانەیەک زۆر قورسە بەلای تۆوە بەم شێوازە سعی تێدا بکە. بۆ نمونە وانەیە جوگرافیا زۆر قورس و ئاڵۆزە بەلای تۆوە هەروەها سعی زۆرت بەسەردا کەڵەکە بووە و تااقەتی سعیکردنی نییە لەوانەیەدا. کاتێک سعی لەوانەکانی دیکەتاندا دەکەن ڕۆژانە تەنها 20 خولەک بدەن بە وانەی جوگرافیا لە 20 خولەک زیاترنە لە بەیانیاندا پاشان لە نیوەڕواندا یاخود لە دوانی وەڕواندا 20 خولەکی دیکەی بدەنێ پاشان شەوانیش دووبارە 20 خولەکی بدەنێ. بە هەفتەیەک سیر دەکەیت تەواوی دەکەیت و زۆر لات ئاسانتر دەبێت چونکە هەر ڕۆژە و بەشێکی بچووکت کردووە کە زۆر پستانی نەخسۆتە سەرت. زانیارەکان بۆ کەسێکی تر ڕوون بکەرەوە کاتێک سعید کردووە و هاوڕێکت پرسیاری لێ کردیت پێت خۆش بێت کە وەڵامی بدەیتەوە چونکە ئەگەر بێت و بە جوانی بۆ ڕوون کردەوە و تێگەیشت ئەوە پیرۆزبایت لێ دەکەین مانای وایە ئەو بابەتە زۆر جوان تێگەیشتیت و ئەگەری بیرچوونەوەت لێی زۆر کەمە. گریمان تۆ تەنها 24 کاتژمێرت هەیە بۆ سعیکردن پێویستە بە خۆت بڵێیت من تەنها 22 کاتژمێرم هەیە نەوەک 24 کاتژمێر. بۆچی؟ چونکە دەبێت لانی کەم 2 کاتژمێرت لێ بێنێتەوە بۆ ئەوەی پرسیاری ساڵانی پێشووتریشی کار بکەیت یاخود پەداچوونەوەی دووهەم بکەیت یانیش پرسیاری نیوەی ساڵ پیا بکە و پرسیاری کویزەکانی ڕۆژانەش پیا بکە. هەروەها بۆ پرسیارانە تاقیکردنەوەیکی بچووکی خۆت بکە لە ماوەی ئەو 2 کاتژمێرەدا. هەوڵ بدە وانەکەت بگۆڕیت بۆ چیرۆک واتە خۆت چیرۆکێک دروست بکە لە بری ئەوەی بەڕێگا دووبارە بێزارکەرەکانی پێشووتر فێر بێت. بۆ نمونە هەوڵ بداوانەی مێژوو بکە بە چیرۆکێکی سەرنجڕاکێش لای خۆت وا پیشامدا کە تۆ ڕۆڵی سەرەکی دەبینیت لەو چیرۆکەدا دواتر لە خەیاڵتدا چیرۆکەکە بۆ کەسانی دیکە باس بکە. لە کۆتاییشدا بۆی زانیارەکانت لێبیر نەچێتەوە پێویستە لە 6 کاتژمێر کەمتر نەخەوی خەوێکی زۆر باشت هەبێت سترێس و قەلەقیت کەم بێتەوە. هەروەها لە ئێستادا کە ڕەمەزانە خواردنی تەندروست بخۆ هەروەها خواردنێ بخۆ کە پرۆتینی بێچەوری تێدا بێت بۆ نمونە وەکو هێلکەی کوڵاو. هەروەها ئەم خۆراکانی دیکەش بخۆ گوێز شیر بادام سەوزە و میوە هەروەها مێوش کە دەبێتە هۆی هێوربوونەوەت. هەروەها بڵێ نەخێر بۆ زۆرێک لە هاوڕەکانت کە داوات لێ دەکەن پەیوەندی زۆریان پێوە بکەیت دیاخود زوو بچنە دەرەوە. نەخێر تۆ تەنها ئەم ماوەیەت هەیە سایەکانت بە باشی بکە. هەروەها بەرنامەی مۆبایلەکانتان قوفڵ بکەن یاخود بە کەسێک بڵێت پاسوردەکەی بگۆڕێت تەنها لە کاتی پێویستدا بەکاری بهێنن. هەروەها بەرنامەکانی دیکە کە کاتی زۆرتان لێ دەبن بیسەرنەوە. ئێستاش هەر خوێندکارێک ئەگەر خشتەی تایبەتی ساییکردنی بۆ تاقیکردنەوەی شەستەکە دەوێت ئەوە بەنامە بنێرێت بۆ ئینستاگرامی مۆم. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.